لە نوێترین داهێنانیدا حکوومەتی هەرێم شاندی ڕاستکردنەوەی هەڵەی داهێنا و ناردیە بەغدا. داواکاری نوێی بەغدا لەسەر داهاتی ناوخۆی هەرێم بۆ دەسەڵاتداران چییە؟ دوایەوەی لە هەفتەی ڕابردوو وەزارەتی دارایی عێراق داوای ڕادەستکردنی 905 ملیارد دیناری وەک داهاتی ناوخۆی مانگی 1 و 2 لە حکوومەتی هەرێمی کوردستان کرد لەسەر بنەمای راپۆرتێکی پێشووی وەزارەتی دارایی هەرێم کە لە راپۆرتەکەدا هاتبوو کە داهاتی نانەوتی مانگی 1 و 2 هەرێم 905 ملیارد دینارە. وەزارەتی دارایی عێراقیش لەسەر ئەو بنەمایە داوای کرد کە ئەم پارەیە بۆ بەغدا بگێڕدرێتەوە. لە نوێترین هەنگاویدا حکوومەتی هەرێم ڕایگەیاند هەڵە ڕوویداوە ئەو بڕەپارەی کەوا داهاتی ناوخۆی مانگی 1 و 2 نێردراوە بەو شێوەیە نییە، بەڵکو لایەنی پەیوەندیدار لە وەزارەتی دارایی حکوومەتی هەرێم بە هەڵاو داتانەی گواستوتەوە بۆ حکوومەتی عێراق. بە زۆرێک داهاتی ناوخۆ 700 ملیارد دینارە نەک 905 ملیارد. بەو هۆیەوە حکوومەتی هەرێم شاندێکی پێکێنا بە ناوی شاندی ڕاستکردنەوەی هەڵە. ئەم شاندە ئەمڕۆ لە بەغدان لەگەڵ وەزارەتی دارایی عێراق ئەو زانیاریانە دەخەنە بەردەستیان کە داهاتی ناوخۆی هەرێم لەو دوو مانگە 700 ملیارد دینار بووە. هەروەها بڕیارە لە کۆبوونەوەکەیاندا ئەمڕۆ پرسی ڕادەستکردنی داهاتی نانەوتی حکوومەتی هەرێم بە بەغدا تاوتوێ بکرێت. چاوەڕێ دەکرێت بەغدا هەندێک ڕێوشوێنی دیکە بەسەر حکوومەتی هەرێم بسەپێنێت. لەوانە پێویستە ئەو 50% داهاتی ناوخۆ کە بۆ حکوومەتی هەرێم دەگێڕدرێتەوە پێویستە حکوومەتی عێراق ئاگدار بێت کە ئەو پارانە لە چی بوارێکدا خەرج دەکرێن، چونکە گومان هەیە بەشێکی ئەو پارانە دیار نامێنێت و یاخود بۆ بەرژەوەندی حزبی بەکار دەهێنرێت. بەو پێش حکوومەتی هەرێم نەک ناتوانێت لە مەودووە موچەدا بەش بکات، بەڵکو دەبێت داهاتی ناوخۆش بە ئاگداری بەغداد خەرج بکات.